تەرخانکردنی نزیکەی 800 ملیۆن بۆ دەستپێکردنی خولی کوردستان و بەڕێوەچوونی خولەکە. جگەلەوە پارساڵیش بە هەمان شێوە 600 ملیۆن تەرخان کرابوو بۆ بەڕێوەچوونی خولی ڕابردوو. ئەو یانانەی کە زۆرترین خاڵکۆ دەکەنەوە و دەستنە ڕیزی پێشەوە، ئەوە لە ڕووی پلەبەندی یانەکانەوە لە ڕووی پلەبەندیەوە با بڵێن دەستنە ڕیزی پێشەوە، چونکە ئێمە لە ڕووی پلەبەندی یانەکان کە ئەوە با بڵێن یەکەم جار بوو بەو شێوەیە ئەنجام درێم ساڵ 4 پلەمان داناوە. ئەو یانانەی کە زۆرترین خاڵیان کۆ کردوتەوە پلەی یەکەم و دوای ئەوانیش پلەی دووەم و سێم و چوارەم. ئەوە ڕێگە خۆشکەرە بۆ ئەوەی ئێوە هەروەها هاندانیشە بۆی ئێوە ئەو یانانەی کە ئاستیان لە دواوەیە بتوانن ئاستی خۆیان بەرەو پێشەوە بن بۆی لە ڕووی پلەبەندیەوە ئێمە بتوانین منحەیەکی زیاتریان ساڵانە بۆ دابین بکەین. هەروەها لە ڕووی پاداشیشەوە کاریگەری دەبێت. ئەو یانانەی کە لە خولی کوردستان پلەی یەکەم و دووەم و سێم وەردەگرن جیا لەو منحەیە، یەکەمەکە 15 ملیۆن و دووەم 10 ملیۆن و سێم 8 ملیۆن وەردەگرێت. بێگومان ئەو پارەیەش ئەوەی کە تەرخان کراوە جارانی 1.5 دەکرێت. واتە بۆ هەر با بڵێن هەر یانەیەک ئەوانەی کە با بڵێن یاری بە کۆمەڵن پڕەپارەکە زیاتر دەبێت. بێگومانەوە ناوبژیوان و ڕاهێنەرەکانیش دەگرێتەوە.